بە مەبەستی زیندووکردنەوەی کللتوری باو باپیرانیان ساڵانە لە جەژنی قوربان دانیشتوانی ناحەی سێگرتکان بە کۆمەڵ قوربانی دەکەن و دواتر بە پێشماری دانیشتوان گۆشتی قوربانیەکان دابەش دەکەن. بە گوتەی سەرپەرشتیاران هەر کەسە 1 کیلۆ گۆشتی قوربانی بۆ دەچێت. تەنانەت کارمەندانی دام و دەستگاکانی حکوومەت لە ڕۆژانی جژن لە ئەرگدا بن و دانیشتوانی ناحەکەش نەبن بێبەش ناکرێن لە گۆشتی قوربانیەکان بۆ خۆیان و خێزانەکانیان دەنێرن. لێرەدا لەوە دیریتێکی جوانتر ئەوەی خەڵکی غەریبە مەسەلەن لێرە دام و دەستگای حکوومەتمانە لێرانە ئەوانەی کە ئەمڕۆ واجبیان هەیە وەکو خەڵکی دی حساب بکرێن حسیان بۆ دادەندرێ بە پێی یەکسانی بە پێی تەراز و هەر ماڵێک چەند نەفەرە ئەوەندەی بۆ دەچێ هەیە مەسەلەن ساڵ وایە کیلۆ نیوێکە ساڵ وایە چێتە 2 کیلۆ ساڵ بۆ یەک نەفەرێک ساڵ وایە 1 کیلۆ لە کیلۆیەک بەبانێ بە بەردەوامی بەڵام هەتا 2 کیلۆش دەڕوا نەفەری. پیاوان لە نێو مزگەوتی ناحەکە سەرقاڵی چاکردن و دابشکردنی گۆشتی قوربانەکان دەبن و ژنانیش لە ماڵەکانیان. ئەم نەریتی قوربانیکردنە بە کۆمەڵ زیاتر لە گوند و ناحەکان ئەنجام دەدرێت. ڕێژسپی و بەتەمەنەکانی ناحەکەش دەڵێن ئەم شێوازی قوربانیکردنە جگەلەوەی تێچۆکەی کەمترە لەگەڵەوەشدا عەدالەتی دابشکردنی گۆشتی قوربانیەکانی تێدایە. کاکە ئەوە لە قەدیم و لە باو با پیرمە ئەجداد و ئابادمان هاتووە هەموو جار ساڵ پارە خڕەکەینەوە هەیە قوربانیەکە لەگەڵ تێکەڵیەکەین و یعنی لێرە سەرێ بڕین کام ئاژەری خاوێن و ڕێک و پێک بێ ئەوە دەکرین دوا بە دوا دێری لێرە سەری ئەبرین دوایی گۆشتەکەیشی تەوزیعکەین بە حسابی غرام و کیلۆ. هەموو خەڵکی سێگرتکان بەشداری لەم خێرەیەکە هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەیەوە هەمووی زۆربەی زۆری خەڵکی سێگرتکان پارەی داوە و یاخود خۆی قوربانی کردووە لە ماڵی خۆی و زۆربەی پارەکان دێنێت ئێرە هەم گۆشتەکەی هەم پارەکەی بۆ گشتیە واروها خەڵکەکە خۆشی بە شێوەیەکی عام هاوکارمانن لێرە لە سەربڕین و چاکردنی گۆشتەکە و دابەشکردنی بەسەر هەموو ماڵەکانە. بە پێی دوایین ئامار ژماری دانیشتوانی ناحەی سێگرتکانی سەر با قەزای کۆیە 1340 کەس دەبێت. ئەوەی لە توانایدا بوو ئاژەڵێکیان دوانی کردە قوربانی و بەشێکیش بە پێدانی پارە بەشداری لە قوربانیکردنی بە کۆمەڵی کرد و تەواوی خێزانەکان بێبەش نەکران لە گۆشتی قوربانیەکان. دیار جەمال دەنگی ئەمریکا ناحەی سێگرتکان.